السلام عليكم. باشی دکتۆر ورحمة الله وبركاته. دەستخۆشی لێ دەکەین ماندوو نەبی لەو ساڵی کە پڕ خزمەت بوو بۆت و بۆ میهرەبانی شانازیت پێوە دەکەین کە دکتۆرێکی ئاوازیرەک و مامدوناسانمان هەیە ئێمە دەستخۆشی لێ دەکەین گوڵێکش هەڵبگرە و پەیامی خۆت بگەێنە بۆ ساڵی ئایندە ئینشاءالله. عاقبەت خێرمان بکاتن بە ئەو گوڵەیە بیتن ئەو گوڵەیەش پێشکەش دەکەم بە خێرزانم چونکە خێرزانم جهدێکی زۆری کرد لەگەرم چونکە ئەمن هیچ ڕۆژێک نەمتانی دەرز بە ئاشەگوڵی کچم برێم ئەو لە زیاتی من دەرسی پێدەگوت ئەم سێ منداڵم هەیە دوانیان لە کولی تۆ بن ئێستاکەیکە چیشان لە ئیبتیدائیە هیچ کاتێک مەجالم نەبوو دەرسان پێ برێم لێیەکە ئەو گوڵی پێشکەشی خێرزانم دەکەم لە زیاتی ئەوەی کەوا بەشێک ئیشەکانی منی کردیە کەوا دەرسی بە منداڵەکانم گوتیە خۆش بێ خی گەورە بۆ یەکترتان بهێڵێ لەش ساغ بێ ماندوو نەبی خی گەورە عاقبەت خێرمە بکاتن.